دوای نزیکەی 2 مانگ لە سووتانی عەلوەی سەوز و میوەی قەزای شارە زوور تا ئێستا سەربەڕای ئاشکرا نەکردنی هۆکاری ئەو ئاگرکەوتنەوە و قەرەبووکردنەوەی کاسبکارانی ئەو بازاڕە. بازاڕەکە نۆژەن نەکراوەتەوە و بە ناچاری فرۆشیارانی سنوورەکە لە دەرەوەی بازاڕەکە و لەژێر تیشکی گەرمی وەرزی هاوین پێشوازی لە کڕیارەکانیان دەکەن. وڵای داواکانی لە شارەوانی ئەم قەزایە شوێنێکی گونجاو بۆ ئەم سەوزە فرۆش و میوە فرۆشانە دابینم کە ماقول نییە لە ناو دوکانی لەحیم و تەنەکەچیە میوە بفرۆشێت. هەمووی دووکەڵی لەحیم تەپوتۆزی محەل هەمووی تێکەڵ بۆ لەم شارە لە هیچ شارێکی دنیا ئەم بازاڕە نییە. لە کۆڵانەکان زۆربەی کۆڵانەکانی ئەم شارە دوکانی تەنەکەچی و لەحیمچی تایە. شەو تا بەیانی گرمەی تەنکی تێژیانی نەوە خەڵکە تێکداوە. پێویست بە شوێنێکی گونجاوەکات بۆ ئەو لەحیمچیانە دابین بکرێت. کێشە و گرفتی ئێمە ئەم تەنەکەچی و ئەوە گەچفرۆش و ئەوە لە حیمشی و وەساو هەرمی تێکەڵ بۆ ئێواران میوە و دار و بەر هەرمی تێکەڵ تەپوتۆ زەوێت ناتەن دروستە ئەم شوێنە بۆ ئێمە یا ئەو تەنەکەچیانەما لێ دوورخەنەوەی ئێمە دوورخەنە لێرە تۆ ئێواران بێرە ئێرە لە مشتێرەکانی خۆ حاڵی ناوی کە داوەشتیلیەکەن دووکەڵی لەحیم و گەچ و چیمەنتۆ هەر هەمووی تێکەڵ و بێگاڵە هیچ تێ نەکراوە هیچ تێ بۆم بازاڕە نەکراوە. بەشێکی دیکەی کاسبکاران عەلوەی قەزاکەیان بۆ هەڵگرتنی بەرووبوومەکانیان بەکاردێنا کە لە دوای کارکردن شمەکەکانیان پارێزراو بێت. بەڵام لەگەڵ سووتانی بازاڕەکەدا ئێستا ناچارن شەوان لە دەرەوە بەرووبوومەکانیان بەجێبهێڵن و ئەمەش بۆتە هۆی زوو خراپبوونی بەرهەمەکانیان. وەڵای کێشەکەی وەیسەر کاوراتێت بەردەمی منەگرێ منیش ئەڵێم لێرانە لاچین لە بەردەمانە پیان ناخۆشە قەزەکە ئەوەیە ئێستا تاوێتر عەسر حەزەکە بێ سەردان کە سیارەکە ڕێگولوتین یاگە منەوە تێگەی قەزەکە ئەوەیە هەنی ئەمانەیە ئەم ئیشە ئەمانەیە ئەم تەماتە شەسە. بازاڕەکە تا ئێستا بودجێ پێویستمانە بەردەستان نەبووە بۆی قەیرانی دارایی و هەموو بودجێ پرۆژەکان ڕاگیرەوە نەمانتوانین نوێژەنی بکەین. ئینشەڵا لەگەڵ دروستبوونی حکوومەتی تازە و دەستپێکردنەوەی بودجێ پرۆژەکان و هاتنی پارە خێنە بەرنامە بۆی بازاڕەکە نوێژەن کرێتەوە و ئەگەر بازاڕەکە شوێنەکەشی گونجاو نەبوو بێ ئەوە قسێکی ڕاست نییە چکە ئەو شوێنەکە دانراون نزیکی بازاڕە شوێنەکە گونجاوە بەڵام کۆمەڵێک دوکاندار کە شوێنی ئەوان نییە ئیشی تیا بکەن بە تایبەتی ئەوانەی کە پێویستە لە ناوچەی پیشەسازی بنووکو تەنەکەچی و لەحیمچی یا فیتەرەکان ئەوانە ئێستا ئێمە کار لەسەر دابەشکردنی ناوچەی پیشەسازیەکەین ئەوانە ئەگوێزرێتەوە ئەو گرفتە چارەسەرە بێ هەروە هەنی دوکانی کەشمانێ بەکاری فرۆشتنی کەرەسەی بیناسازیەوە ئەوشمان دابین کرد و شوێنمان دابین کرد لە ماوەیەکی کە ناونووسێکیانەکەین و پێویستەوەی کە کەرەسەی بیناسازیە فرۆشتێ بچێتە ئەو شوێنەی کە بۆیان دیارێک لێرا بوو. بەپێی بەدووادا چوونەکانی پەیام سەرڕای ئەوەی هێزە ئەمنیەکانی قەزای شارە زوور هیچ زانیاریەکیان لەسەر هۆکاری ئاگرکەوتنەوەکە ئاشکرا نەکردووە. بەڵام پەیام زانیوێتی هۆکاری ئاگرەکە بەهۆی یاری ئاگرین و یاریکردنی منداڵانی سنوورەکە بووە لە نزیک ئەو بازاڕە و کاسبکارانیش بەهۆی بێهیوابوونیان لە قەرەبووکردنەوەیان لەلایەن حکوومەتەوە تەنها داوایان لە ئێستادا نۆژەنکردنەوەی بازاڕەکەیانە. هوشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زوور.